ئازیزان و خۆشەویستانم ڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تری دیالۆجی هیوان. ئەم بەرنامەیە کە مێدەوارم بتوانێت سەرەتای زنجیرەیەک بەرنامە بێت سەبارەت بەم بابەتە، سەبارەت بە بابەتی ئابووری یاخود مۆدێلی ئابووری کوردستانە. گەلێک جار باسی ئابووری کوردستان و مەسەلەی ئابووریەکانی کوردستان لە ڕێگەی میدیاوە باس ئەکرێ و مشتومڕی لەسەر ئەکرێ، بەڵام کەمتر لەسەر خودی مۆدێلی ئابووری کوردستان یاخود ئەوەی کە پێویستە بکرێ لە کوردستانە بۆ گۆڕینی ئەم مۆدێلە باس و مشتومڕ ئەکرێ. زۆرتر سەبارەت بە ئەدای حکوومەت، بە ئەدای حیزبە دەسەڵاتدارەکان و بە بەرنامەی موچە دابەشکردن و بە پەیوەندی لەگەڵ باغایە و پەیوەندی لەگەڵ کۆمپانیا نەوتیەکانە قسە و باس کراوە و توێش کراوە، بەڵام کەمتر لەسەر خودی مەسەلەی ئابووری و چۆنێتی ڕێخستنی ئابووری کوردستان و پرسی ئابووری لە کوردستان وەکو پرسێکی سەرەکی و بنەڕەتی هەموو گۆڕانکاریەک مشتومڕ و قسە و باس کراوە. لە هەفتەکانی ڕابردووە باسی مەسەلەی تایبەتیکردنی کەرتی تەندروستی دووبارە وروژێنرایەوە و لە پەیوەند لەگەڵ نەخۆشخانەی هیوادا ئەم باسە بوو بە باسێکی گەرمی میدیاکان وەکو بوو بە باسێکی گەرمی سۆشیال میدیا و هەتا کەمپینێکی زۆر بەهێزی سۆشیال میدیایشی بە دوای خۆی داهێنا و ئەمە وەکو نمونەیەک نیشانی داین کە کۆمەڵگای ئێمە بەرامبەر بەم مەسائلانە حساسە و لە کات و ساتی پێویستە موشینە کاردانەوەی زۆر بەهێز لە خۆی نیشان بدا. دیارە هەر لە سەروبەندی ئەمەشا من چاوم کەوت بە راپۆرتێکە لەلایەن ژووری توێژینەوەی بزوتنەوەی گۆڕانەوە سەبارەت بە مۆدێلی ئابووری کوردستان دەرکراوە. هەر بۆیە بە فرسەتم زانی کە پەیوەندی بە بەڕێز ئەنوەر کەریمەوە بگرم بۆ تۆمارکردنی بەرنمەیەک سەبارەت بە باسی ئابووری و مۆدێلی ئابووری لە کوردستان. بەڵام بەر لەوەی بچمە سەر ئەم بابەتە و بەرنمەکەم دەست پێ بکەم و توێژەکەم دەست پێ بکەم، دەمەوێت دووبارە ئێوەی ئازیز بیر بهێنمەوە کە سەبسکرایبی کەناڵی هیوا بکەن لەسەر یوتیوب و دۆست و هاوڕێیانی خۆتان بەم کەناڵە ئاشنا بکەن. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، بۆ تاوتێکردنی ئەم پرسە گرنگە میوانێکی ئازیزم لەگەڵە لە شاری سلێمانیەوە، ئەویش کاک ئەنوەر کەریم، ئەندامی ژووری توێژینەوەکانی بزوتنەوەی گۆڕان گۆشەی ئابووریە، کە پێکەوە سەبارەت بەم باسە و ئەم پرسە گرنگە دیالۆگەکەی. بەخێر هاتی کاک ئەنوەر، زۆر خۆشحاڵم کە بۆ ئەم بەرنامەی لەگەڵمانایی و میوانداری ئەمەت قبوڵ کرد. زۆر سپاس دەکەم، زۆر سپاس بۆم دەفەتێکراوتە بە منی، زۆر سپاس. زۆر سپاس کاکەنەوە، من پرسیارەکانم یا ڕاستی دیالۆگەکەمان گفتوگۆکەمان بەوە دەست پێکەم کە لە ناونیشانی ئەم توێژینەوەی بەڕێستان نووسیوتانە دوو دیاردە دوو چەمک وەک ئەوەی کە بکرابن بە گژیەکە دەرەکەوێ، بۆ نموناڵێ ئابووری کوردستان، ئابووری ڕەنخواری یاخود کرێخواری ببوورە لە نیولیبرالیزم، وەکو ئەوەی کە ئەم دوانە نەکرێت بەیەکەوە باز بکرێنەوە کە جۆرێک ناوازەیە کە لە کوردستانە بەم جۆرەیە. من بۆم پرسیارە ئایا بەڕای ئێوە ئەم دوو شتە لەگەڵ یەکترا ناکۆکن و پێکەوە هاتنیان لەبێتە دیاردەوە ئەکرێ بە ناو نیشان بۆ ئابووری کوردستان؟ بەڵێ خۆی لە ڕاستیان ناکۆکن ئەم دوو شتە، بەڵام لە هەرێمی کوردستانە هاتوون یەکیان کردەوە. دەسەڵاتدارانی هەرێم زۆر عاقلانە ئیسفادیان لەم مۆزوعە کردووە. لەو کاتێکە لە قازانجی خۆیانە ئابووری سیستەمی ئابووری کرێخۆر بەکارێنن و لەو کاتێکە لە قازانجی خۆیانە سوودە دەسەڵاتی سوود لە سیستەمی ئابووری نیولیبرال وەرەگرن. بۆیە ئێستا ئەگەر ئەم شێوازە ناجۆرەی کە ئێستا دروست بۆ لە هەرێمی کوردستانە کە تووشی ئەمە مقەیرانە بووە، ئەمە ئەوە نیشانی ئەوەیە کە سیستەمەکە سیستەمێکی تێکەڵا و تێکەڵ کراوە لە یەکتر و ناخرێتە سەر ئەوەی کە لە بەرژەوەندی گشتی دابێ، لە بەرژەوەندی خەڵکدا بێ، تەنها لە بەرژەوەندی دەسەڵاتدارانە. چۆن لە قازانجیان بێ لەو کاتەیە ئاوای ئەشکێنەوە. بۆیە هەرێمی کوردستان تووشی ئەم کێشە و قەیران و گرفتە قوڵ و قورسانە بۆ کە ئێستادا وەزعی خەڵکەکەی زۆر خراپە. هەم بۆ نمونە لە ڕووی ژمارەی دانیشتوانەوەیە، ژمارەی دانیشتوانی بەرپێی لە ساڵ 3 لە ساڵی 2023 بۆ ساڵی 2020 دیکلاینی کردووە، تەکەنمی کردووە، ناوچەکانمان لە دەزێین و خەڵکی لە گەجەکانمان چنە دەرەوە لە مستەقبەلا ئەم وڵاتە بەرەو کۆمەڵی خەڵکی پیر و پەکەوتە ئەمێنێتەوە کە گەنجەکان وڵات بەجێهێڵن. یعنی هەرێمی کوردستان ئەمڕۆ لە گرفت و لە کێشەی قوڵی زۆرایە. بۆیە نەتیجەی ئەم دوو
سیستەمە ئابووریە کە تۆ نەیت خۆت ساختێتەوە لەسەر لایەکیان تووشی ئەم کێشە و قەیرانە نابێت. بەڵام ئەوەی کە ئەبینرێت لە ئاستی دنیاە کاگەنوەر ینی ئەگەر تۆ ملاحەزەی وڵاتانی غەرب بکەی ینی خود ئەو وڵاتانی کە لەسەر ئەو بڵێن ئینە سروشتیانە دیارە بۆ بینەرانمان پێم وابوو کە پێویستەکە پێناسەیەکی کورد لەسەر ئابووری کرێخۆری یاخود ئەوەی پێوتێ ڕاندخۆری بدەین ئەویش ئابووریەکە کە لەسەر بنەمای فرۆشتنی سامانە سروشتیەکان یاخود بەکرێدانی بۆ نمونە زەوی مەسەرەوەی هەتا کە بۆکو بەڕێزش باس کردووە بۆ نمونە هەنێک وڵات هەیە لەسەر ئەساسی هێواشی کە قاعدەی عسکەری داوە بە وڵاتێکی تر و بنکەی سەربازی بۆ پیا کردو بۆی کەوا کرێکەی وەربگرێت و لەو کرێ بخوا بە جۆرە لە جۆرەکان لە بری ئەوەی کە لەسەر ئەساسی بەرهەم جاچە پیشەسازی بێ یاخود خەدەماتی بێ یاخود بڵێن کشت و کاڵی بێ اقتصادی وڵات بچەرخێ ئابووری وڵات بچەرخێ لەسەر ئەساسی فرۆشتنی سەرچاوەیەکی سروشتی دەرهێنانی و فرۆشتنی بە بازار و ئەمانە ئابووری ئەچەرخێ بەڵام ئێمە ئەگەر ئەمە سیر بکەین لە دنیاە ئەم ئابووریە بۆ نمونە وڵاتانی خەلیجمان هەیە یاخود وڵاتانی بۆ نمونە مەسەلەن نەیجیریامان هەیە مەسەلەن جەزایرمان هەیە وڵاتانێکی زۆرمان هەیە کە لەسەر ئەساسی نەوت ئەژین فەنزەوێ لای ئەمانە لە بڵێن زۆرینەی ئەم وڵاتانە ئابووریە کە لێرە مەسەلەن هەتاکو بۆ نمونە هینیش بڵێن شیلی بۆ نمونە کە وا دیارەکە وا نەبێ بەڵام بۆ خۆ شیلی کە مرکزی بڵین بمارەسەکردن یا پیادەکردنی نیۆلیبرالیزم بووە و لەسەر ئەساسی فرۆشتنی نوحاس و مس و ئەوانە اقتصادەکەی بنیادنراوە یعنی ئەویش هەر ئەتوانی بە معنایەک لە معناکان بڵێ ئابووریی ڕاندخواری ئەگەر ئاوا وەسفکێ لەبەرەوە من وا ئەزانم کە ئەم جۆرە بەرامبەر یەکدانانە بە نەزەری من دروست ناتە بەرچاو چونکە ئابووری ڕاندخواری قسە لەسەر سەرچاوەی ئابووری ئەکا لەتر تعریفەکە ئێستا لەگەڵی بینیا لەگەڵی نەبین من لە ڕووی علمی اقتصادەوەڵێم ئابووری نیۆلیبرالی قسە لەسەر ئالیەت و میکانیزمی جوڵاندنی ئابووریەکەیە کە ئەم دوانە ئەتوانن هەردووشان پێکەوە بن ینی کێشەیەک دروست نابێ ئەگەر نیۆلیبرالیزم لەگەڵ ئابووری ڕاندخواریەت تێکەڵ بێ و بە بڕای منەمە لە کوردستانە نیشانیەداتەوە ئەمانە پرۆژێکی زۆر سەرکەوتووە لە ڕوانگەی چێوە بۆ دەوڵەمەنەکان بۆ چینی باڵادەست بۆ کۆمپانیا نەوتەکانی وڵاتانی دەرەوە بۆ هەموو ئەوانەی کە ئەنوێت سەرمایە کۆکەن عنی بۆ سەرمایە کۆکردنەوە نموزەجێکی زۆر سەرکەوتوە کێشەیەکی نییە بەم ئەندازەیە من نازانم ینی لایەزال ئێوە بەڕێستان پێتان وایە کە ئەگەر ئابووری نیۆلیبرالی بێ بەڕاستەقینەوە ئەوانە ناتوانێت ڕاندخواری بێ یاخۆ ئەگەر ڕاندخواری بێ ناتوانێت ئابووری نیۆلیبرالی بێ بۆچوونی ئێوە ئاوایە من دروست تێگەیشتوم بە بۆچوونی من ئەتوانی هەردووچیان بی بەڵام کێشەکەوێت کە دەسەڵاتدارانی هەرێم لە چ کاتێکە لە قازان جانابێ مەسەلە بۆ نمونە لە سیستەمی ئابووری نیۆلیبراڵە ئەمە مەسلەی مافی مرۆڤ ئەمەیەکە لە هەر ئەساسەکان کە ئینسان ئەبێ ئازاد بێ بۆ ئەوی کە ئازاد بێ لە داهێنانە ئەمە یەک دووەم لە هەڵبژاردننی ئازاد و ڕەوایە بێ ینی فێر ئەند فری کاتێککە هەڵبژارد نەبێ سێمە بێت دیموکراسەتێکی بەهێزە بێت دەسەڵات دەستا و دەست بکە بۆیە ئەمە لە سیستەمی نیۆلیبراڵە وایە بەڵام لە سیستەمی مڵکانەیە لە سیستەمی ئابووری مڵکانەیە لەبەرەوەی دەسەڵات دەگرێتەوە لەبەرەوەی داهات ئەکاتەوە لای دەسەڵاتدارەکان چی ئەەکەن دەسەڵاتدارەکان دووشت بەکارێن شێوازی نەرم بەکارێن لەگەڵ شێوازی تون بەکارێن لە شێوازی نەرمە ئەوەیە کە هەم لە ڕێگەی هاوکاری و لە ڕێگەی دامەزراندن و لە ڕێگەی بەخشین و لە ڕێگەی کۆمەک و لە ڕێگەی بەرتیدانوانێ یان خەڵک کۆکەنەوە لە دەوری خۆیان خەڵک لە دەوری خۆیان کۆکەنەوانێ بەمە سۆزی خەڵک ڕاکێشن ئەمە یەکەمیان و دووهەمیشیان بەوەی کە ئەو خەڵکە بژێوی خەڵکەکە ئەبەستنەوە بە خۆیانوانێ ئەمە حاڵەتی دووەم لە حاڵەتی ئەمە شێوازی نەرم بێتە سەر شێوازی تون لە شێوازی توندا لەبەرەوەی حکوومەت لە ئابووری مڵکانەیە کە هاتووە خەڵکێکی زۆری دامەزرانەوە حکوومەتێکی قەبارە گەورە درویزە بێ و حکوومەتێکی سست درویزە بێ ئەم حکوومەتە سستە بە ژمارە ینی بە ژمارە قەزمەوەی ژمارەی خەڵکی زۆر دامەزرانەوە
واتە لە قەبارەیە گەورەیە بەڵام چالاک نییە سستە چونکە ئەمەی کە دامەزێنراوە ئەم کارمەندانە زۆر جار وەکو بەتاڵەی مقنعەوان وەکو بەتاڵەی شاراوەوان بەتاڵی مقنعە بەتاڵەی شاراوان لێرەدا حکومەت چی لێ لێرەدا ئەم خەڵکە ئەبێ بەکاربەر و بە بخۆر یعنی کەسێک کە ئیژەکە ئەوەندە بەرهەمی نییە خۆی کاتی ئابووری وڵات کاتێک گەشەکە کە تۆ بەرهەم دروستکەی کە بەرهەم دروست دەکەی ئەو وڵاتی تر خۆگەشە ناکات ئەبێت تۆ بەرهەم دروستکەیت و بەرهەمەکانی بفرۆشی ئەمە دەبێت تۆی سەرچاوی گەشتەکردنی ئابووری وڵات جا من بۆیە لێرە داوتم کەواتە کاتێک کە یێتە سەر هەڵبژاردنەکان و سەر دیموکراسی و سەر شێوازەکانی دابەشکردنی داهات و ئەوانە لێرە دەسەڵاتی حکومەتی هەرێم چیەکات هەموو دەسەڵاتەکان بەگشتیت ئابۆرێک ئەو ئابوورانی کە ممکانن لە ڕێگەی ئەو جۆرە دابەشکردنی داهاتەوە خەڵکی بەلای خۆیان ڕاکێشەوە ئەمەیە کە ئیستیفادە ئالێرە لە ئابووری مولکان ناکەن بەڵام لە سیستەمی نیلیبراڵەکەیە لە سیستەمی نیلیبراڵە مەسەلا میلتن فریدمان و بڵێن فریدریک هایک و لەگەڵ میلتن فریدمان ئەمە مامۆستاکەی و میلتن فریدمانیش ئەمە قوتابیەکەیەتی میلتن تەنانەت فریدریک هایک ئەمەی پێ باشە یعنی ئەڵێ بەرمەرجێک بازار ئازادێ گرنگ نییە بەلایەوە دیموکراسیە بەڵام کاتی میلتن فریدمانی قوتابیەکەی کە بیرە کاتەوانێ لە ساڵەکانی حەفتاکان ئەوانێ ئەوەندە ئازادی ئینسانی بەلاوە گرنگە ئەوەنە دیموکراسی بەلاوە گرنگە ئەوەنە هەڵبژاردنەکانی ئازاد و ڕەوای بەلاوە گرنگە بۆیە ئەڵێ نابێت دیکتاتۆرە بێت ئەبێ بازار کاتێک ئازاد دەبێت کە ئینسان ئازاد بێت کە هەڵبژاردننی ڕەوا و ئازاد دەبێت وەکە دیموکراسی تەواو هەبێت و دەسەڵات کاگەنوەر ئەم تێگەیشتنەی بەڕێزت لەگەڵ سەرەتای پرۆژەکەیان نایەتەوە ئەزانیت چێ نیۆلیبرالیزم بە کۆمەڵێک قۆناغی زۆر بڵێن چارە نووسازە تێپەڕیوە سەرەتاکەی ناسینەکەی بە پشتیوانیکردنی کوڕەکانی شیکاغۆ بووە لە پێنوشێ دیکتاتۆر بوو پێنوشێ هاتە سەرکار و ئەوان و هەزارانی کوشت بڵێن میلتۆن فریدمان و ئەوانەی کەوا لەگەڵ هاوکاری ئەوەن کە تۆ ئاوا باسییانەکەی ئازادی ئینسانیان بۆ گرنگ بۆ ئازادی ئینسانیان بۆ مهم بووە بوون بە ڕاوێژکاری پێنوشێ و هەتاکە لە دەسەڵاتە بۆ ئەمانە ڕاوێژدایەوە ڕێگان بۆ خۆش کردووانە و پێیانوت کە چۆنچۆنی تەنان دەستوری وڵات بگۆڕێ کە تا ئێستا بۆ بە لەعنەتێ بەسەر شیلەکانەوە ئەنوا وەشکاڵ ڕاپەڕین و خۆپیشاندان و ئەناکەن تا ئەو بەندی دەستورانەی کە پێنوشێ بە دیکتاتۆری و بە ئیستیبداد بەبێ هەڵبژاردن بەبێ ئەوەی کەوا هیچ شەرعێتێکی هەبێ پەلاماری دەوڵەتێکی مەشروعی هەڵبژێراوی دیموکراتی ئەلەندیدا ڕووخاندی تێکیدا بە پشتیوانیکردنی کوڕەکانی شیکاغۆ نیۆلیبرالیزمی جیهانی و ئیستیبدادی داسەپەن تاتشەر کە باز لە دیموکراسیەکرێ و کە باز لە ئازادیەکرێ ئەوانە تاتشەر کەسێکە کە ئاڵێ ئەسڵەن موجتەمە هەربوونی نییە ئەوەی کە بوونی هەیە ئەفرادە و ئەوانەشی کە دواتر کە تۆزێکی نەبێتواڵێ ئەفراد و خێزان باشە لە حاڵەتی ئاوایە کەسێک کە باوەڕی بە کۆمەلگانە بێ بە وجودی کۆمەلگانە بێ چۆن دەتوانێت باوەڕی بە دیموکراسی هەبێت چۆن دەتوانێت باوەڕی بە ڕێی خەڵک هەبێت کە تۆ بە تەنها ئەفرادێ و دواتر تەجروبەی تاتشەر لە بەریتانیایە بە تێکشکاندنی زۆرم لێیانە و هێنانی پۆلیس و ئەو هەموو شەڕ و کێشەیە بوو لەگەڵ کارگەرانی کانەکانی بەریتانیایە بەمەتوانی سەرکەوێت باشە ڕۆنالد ڕیگن هاتۆ ئەوانە لەگەڵ خۆیان تەواوی کۆنەپەرستی مەسیحی هێنایەوە پێشەوە کەنیسەکانی بەهێز کردەوە هەموو ئیمکاناتی خستە بەردەمی هینی و ئەو ئاڵوگۆڕ و وەرچەرخانەی کە ڕۆنالد ڕیگن لە ئەمریکایە کردی بەرەو دواکەوتویی بەرەو کۆنەپرسی بەرەو گەڕانەوە بۆ نەریتە کۆنەکە دینەکان و ئەمانە لە بەرچاوە کانی ئەمانە لەگەڵ دیموکراسی و ئازادیا دێتەوە بەربڕای من تعریفی ئێوە لەسەر نیۆلیبرالیزم تعریفێکی زۆر لە ئەنداران ێگەرەوەم لێ قوڵ کاکی شەماڵجان خۆی ئەمە سیاسەکان وان کردەوە مارگرێت تاشەر کاتێک کتێبەکەی بەدەستەوە گرێ کتێبەکەی میلتن فریدمان ئەڵێ ئەمە وەکو چۆن ئەڵێ وەکو قورئانی ئێمە وایە تێگەی ئەوەنە بەلایە گرنگە بێت فعلا پینیشۆ لە چیلی هەموو شتێکی کردووە ئەمە گومانی لێنێ خۆی کابراکی دیکتاتۆری عسکەری بووە بەڵام کاتێک هەیەتە سەر ئەوەی کە نیۆلیبرال کە بازار ئازاد دەبێ و بازرگانی ئازاد دەبێ من ئەم بەلاوە زۆر گرنگە چونکە کاتێک کە بازار ئازاد نابێت کاتێک کە بازرگانی ئازاد نابێت خۆر خەکرێ کاتێک کە خۆر خەکرێ تەنها لە بەرژۆندی کۆمەڵی خەڵکایە بازاری ئازاد و بازرگانی ئازاد لە سەردەمی ئادەم سمسوانە ئەگەر تۆ ملاحەزە بکەی لە 150 ساڵی پێش ئێستاە ئەوەندەی بەشەریەت سامانی کۆکرێتەوە بە درێژایی هیومن بین کە هەبووە ئەوەندە لە سایەکی ئەو سامانی کۆ نەکردێتەوانێ
يعني کاتە من باسی میلتن فریدمانەکەم باسی کەسە سیاسەکان ناکەم ڕۆناڵد ریگن چیەکە و مارگرێت تاشەر چیەکە من ئەمەم بەلاوە گرنگە کە بازار ئازاد بێ و بازرگانی ئازاد بێ ئەمەم بەلاوە گرنگە کە سیستەمی باچە بێ لە وڵاتە بۆ ئەوەی کە حکوومەت دەستێ بە کارەکانی خۆی بۆ ئەوەی کە ئەو پێداویستەکانی حکوومەت بتوانێت جێبەجێکا و من لەگەڵ حکوومەتێکی بچووکم لەگەڵ کەتی تایبەتی بەهێزە ئەمە 100% ئەبێ وابێ بەڵام کەتی تایبەتی بەهێز نابێت پێشێرکاری مافی مرۆڤکە نابێت باج نەدات ئەبێ باجەکەی خۆی بدا نابێت بازار خۆر بکە نابێت حکوومەت بتوانێت پۆزیشنەکانی بەکار بێنێ نابێت خواردنی ئەکسپار بێنێ ئەمە لە ڕێگەی کوالیتی کۆنترۆل و ئەوانەوە کاتێک کەسە سیاسەکان مارگرێت تاشەر و ڕۆناڵد ریگن و ئەمانە بەپێی بگینی فارڕایتی خۆیان کە خەڵکێکی سپی پێست و خەڵکێکی سەرمایه‌داری و ئەنسوورین ئەمە جیاوازە ئەمە علاقەی بە فەلسەفەکەەوە نییە زانین چۆنە من با دروست ئاوا باسی کەم کاگەنوەر ئەم تعریفەی تۆ کە لە سەرمایه‌داری لە بازاڕی ئازادایکی لە ڕوانگەی منەوە تعریفێکە ئەم ڕۆژانە برادێک لەسەر فەیسبوک نووسەتی کۆمونیزم و ئەنارشیزم یوتوبیایە بەڵام بەنەزەری من لە ڕوانگەی منەوە ئەم باسی تۆ ئەم مۆدلی تۆ لەسەر کاپیتالیزم ئەمەیە یوتۆبیای ڕاستەقینە سەرمایه‌داری لە ژیانی خۆیە لەو ڕۆژەوە بازاڕی ئازاد کردووە هەتا ئێستا یەک لەحزەش ببێت تاوانی نەژیاوە یەک لەحزەش نەیتوانیوە واز لە تاڵانکردن و واز لە پێشێرکردنی مافەکانی مرۆڤ بێنێتەوە بتوانێت گەشە بکە ئەو گەشە ئابووری کە بەڕێزت باسیەکەی توانە لە هەموو مەفسەڵێکی خۆیە ئەمریکا کە باسیەکەنەوەوانە وڵاتێکە لەسەر شانی کۆیلەکانی ئەفریقیا دروست بووە مەلایینیان لە ئەفریقاوە هێناوە لە ئەمریکا کاریان پێکردوون وەکو کۆیلە کە مەمنوع بووە لە بناغەوە مەمنوع بووە لە ژێر سایەی لیبرالیزمە لە ژێر سایەی دەستوری دیموکراسیە لە ژێر سایەی دەستوری 1976 ئەمریکایە کە باسەکە ئینسان بە ئازادی دروست بووە و خوا ئینسانی بە ئازادانە دروست کردو ئەوانە لە ژێر سایەی ئەو دەستوریە مەمنوع بۆ فێری خوێنەواری بن هەر کەسێ فێری خوێنەواری کردبن ئەساسەن بە زیندان و هەتا بە کوشتن مواجهە کراونەوەمانە ئەمەیە تاریخی سەرمایه‌داری تاریخی سەرمایه‌داری برێتیە لە پاشاکانی پاشای بەلژیکا کە چوو بۆ کۆنگۆ مەلاین ئینسانی کوشت دەستی مناڵەکانی بڕێەوە لەبەرەوەی مەتاتیان بۆ ناهێنا ئەمە تاریخ و مێژووی سەرمایه‌داریە مێژووی سەرمایه‌داری مێژووی خوێنە مێژووی شەڕە مێژووی تاڵانکاریە یعنی من پێم وانیە لە شوێنێک لە شوێنەکانە بازاڕی ئازاد لەگەڵ دیموکراسی و ئەوانە هاوشانی یەکتر دروست بوو بن و ئەمەیان مەرجی ئەویان بوو بێ دیموکراسی و ئازادی شەڕێک بووە هەمیشە کارگەر و زەحمەکێش و چەساوەکانی بندەسی بازار هەڵمەتیان هێناوە بۆ سەرمایه‌داری ناچاریان کردو بۆەوە ڕازی بێ ئەوە تاریخی ئەوروپا و ئەمریکا ببینین و ئەمانە بۆ 8 سەعات کار بۆ ئەوەی ئینسان 8 سەعات کار بکات و ئەوانە ناچار بوون دەیان ساڵ خۆ پیشاندان بکەن دەیان کەس بگرە سەدان کەس بە کوشت بچن زیندانی بکرێن ماڵوێران بکرێن بۆی کەوا ئێمە بگەین بۆی کەوا 8 سەعات کار بکەین لەکوێی دنیاە وابووە مەسەلەن ئەو یینە ڕاستە مەسەلەن کۆمەڵێک هین هەیە چوارچێوەی دیاریکراو دانراوە بۆ یاسا و ئەمانە لە بەرەنجامی ئەو بەرەڵاییەی کە دروست بۆ لە فترەیەەکە بۆ ڕاگررتنی تەوازنی بەرژەوەندیەکانی ناوچینی دەسەڵاتدار بەڵام ئەوەی کە باز لە ئازادی و لە مافە ئینسانەکان بکرێ بە بڕای من تۆ زۆر لایەندارانە داکۆشی لە نیۆلیبرالیزمەکەی بەرحاڵ فرسەتت پێدەم جوابی ئەم مەسەلێ بدەیتەوە بەڵام من پێم خۆشە ئیستینتاجەکانت سەبارەت بەم مۆزوع بۆ کوردستان بێنین ئەگەر ئەمە تێڕوانینی بەڕێستانە وەکو ئەندامێکی ژووری توێژینەوەی بزوتنەوەی گۆڕان کە بە بڕای من خەڵکە بێ بزانێ واقعان ئەمە تێڕوانینی بزوتنەوەی گۆڕانیان ئەگەر دێتە سەر باسی تایبەتیکردنی دام و دەستگا دەوڵەتیەکان و فرۆشتنی بەکەرتی تایبەت و یاخود گەشە پێدانی کردی تایبەت بزوتنەوەی گۆڕان کێشەی لەگەڵ ئەمەیان نییە باکو کێشەی لەگەڵەوە هەیە کە ئەمە بە شێوەیەکی عادیلانە بکرێت فرسەتێکی ئازاد و هەموو کەس بدرێ وایە من دروست گەیشت و ئێمە زەبەت ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان باوەڕمان بە بازاری ئازاد و بازرگانی ئازادەیە بۆ جەنابم باس کرد ئەبێ بازار قۆرق نەکرێت ئەبێ یاسا سەروەر بێ ئەبێ شەفافیە دەبێ ئەبێ سیستەمێکی بەهێزی دادوەری هەبێ ئەبێ سیستەمی دادوەری بێلایەن بێ کاتێک کە تۆ ئەمانە دەبێ ئەو کاتە ئەبێ بازار ئازادی و بازرگانی ئازاد بێ کاک شەماڵجێ من بە پێچوانی ڕائەکانی جەنابتەوە چونکە من پێم وایە ئەوە کەسەکانن ئەو کەسانن خراپن خۆیان خەڵکی ئەگرێسیڤ و شەڕانین مەسەلە بۆ ترامپ لە ساڵی 2020 تا انتخاباتی دۆڕانووە وە نییە بەڵام ترامپ
ئەڵێمە ئەمە فرۆد کراوە لە انتخابات ئەمە علاقەی بە فەلسفەی نیولیبراڵەوە نییە هاوڕێ ئەزیزم ئەمە علاقەی بەو کەسە شەڕانگێزانەوەیە کە خۆیان نانەوێت دەسەڵات تەسلیم بکەن بەو کەسانەوە کە خۆیان ئەیانوێت داگیرکاری بکەن بەو کەسانەوە کە خۆیان تمۆحی سوڵتە و مانەوەیان هەیە ئەجینا مانای ئەوە نییە فەلسفەکە غەڵەت بێ کاتێک کە تۆ لە ئیمپلیمنتیا لە جێبەجێکردنی فەلسفەکە ئەچیتە هەڵەوە و تمۆحێکی خۆتی شخصی خۆت و بەرژەوەندی خۆت و بەرژەوەندی خێزانەکە لە پشتی ئەمەوە شاردۆتەوە ئەمە تاوانی فەلسفەکە نییە کاک شەماڵجان ئەمە تاوانی ئەو کەسانەیە کە قیادەی ئەوەکەن تاوانی ئەوانەیە کە بۆ بەرژەوەندی خۆیان ئەچن بۆ نمونە لە کوردستانە بەدەیان کەسە چێتە ناو حیزبەکانەوە کاتێک کە پۆستی نادرێتێ ئەڕوات ئەمە مانای ئەوە نییە فەلسفەکە غەڵەتە مانای ئەوە نییە بۆ نمونە لە ناو گۆڕانە دە کەس بڕوا پۆستەکەی بەجێ بێڵە بزوتنەوەی گۆڕا فکرەکەی غەڵەتە ئەمە خەڵکی بەرژەوەندی خوازە هاتۆ بەرژەوەندێکی شاراوەی خۆیە بۆ کاتێک ئەو بەرژەوەندی دەست ناکەوێت ئەمە ئەڕوات ئەم کەس ئەمە خەتاکە لە کەسەکانەوە خەتاکە لە فەلسفەکەەوە نییە من وەکو لە جەنابم باس کرد لە 89 ساڵی ڕابردووی سەردەمی کۆمۆنیستە کاتێک بۆچی کۆمۆنیزە ڕوخێ کاکە جان لەبەر دووشت کۆمۆنیزە ڕوخێ یەکەمیان لەبەر خەبارەی هەناردەی ئەو وڵاتە لە ئەوەستێت گەشە ناکات کاتێککە گەشە ناکات داهاتی ئینسان زیان ناکات چکە ئابووری لە گەشەکردنەوە ئەبێت ئەجینا خۆ سەردەمی ڕوخانی کۆمۆنیست چی بۆ سەردەمی ڕوخانی کۆمۆنیست خەبارەی هەناردەی اتحادی سۆڤێت کەمە بێتوانێ خەبارەی هەناردەکەی لەگەڵ گەشەکردنی ئابوورەکەی لەنەوە ئەوەستێت ئەمەیە کە تۆ سیستەمەکە ئەڕوخێ بەجارێک لە هەرێمی کوردستانیشا بە هەمان شێوە کاتێک کە ئابووری ئەوەستێ کاتێک گەشەکردنی ئابووری ئەوەستێ کاتێک کە قەیرانی دارایی ئابووری دروست بێت چۆن لە ئەوروپا وڵاتەکان ئەڕوخێن ڕوخانەکەەوە بەسم لابردننی سەرۆکوەزیران و هینەکانە خەڵکەکەی سەرجادە و ئەمە کەواتە ئەمە پەیوەندی بە کەسەکانەوە هەبوو پەیوەندی بە فەلسفەکەەوە نەبوو ببوورە من لەگەڵا بە تەواوەتی پێچوانی جەناب نا ئەزانی چۆرە باسی ڕوخانی کۆمونیستوانە هەڵەگرین بۆ کاتێکی تر بەس کاگەنوەر ئەمەی کە ڕوخا و ئەوەی کە تێک چووە ئەوانە مۆدێلێکی تری ڕێخستنی سەرمایەداری بوو باشە من پێم خۆشە ئێستا بەڕێز بە من بڵێ ئەم مەجموعە مەسائلانی کە تا ئێستا قسەمان لێ کرد من هەمووی لە چوارچێوەی پرسیارێکا کۆکەمەوە ئێستا ئێمە چینمان هەیە باشە چین ئابووریەکی نیۆلیبرالیە کەس ناتوانێت کاریەوە بکە بازار ئازادە کۆمپانیا توانێت بە ئارەزوی خۆی بکڕێ بفرۆشێ و بربەستێک ئەسڵەن زۆر لایەنەوە لە هەندێک لە وڵاتەکانی تری لە وڵاتەکانی ئەمریکا و مەسەن ئەوروپا ئەوانە ئازاتر هەتا مەسەن بازێک مەسایلی ژینگەی و ئەوانە هەیە سەرمایهداری لە چینە ڕەچاوی ناکەوەکەوەی کە لە ئەوروپا ڕەچاوەکرێ باشە نیۆلیبرالە لەگەڵ ئەوەیە دەسەڵاتێکی ئیستیبدادی و دیکتاتۆریتیایە جا هینەکەی خۆشیەکەی لەوایە کە باز لە کۆمونیزمەکرا لە کۆمونیزم تێکشکا و ئەمانە هەموو جارێکە ئەوترێت کۆمونیزم تێکشکا ئەڵێ ئەی چایناڵێ ناچینە سەرمایهداریە دوایی کەێتە سەر باسکردنی ئیستیبداد و دیکتاتۆری و قەمەوانە هات چاینا بینن ینی لەو شوێنەیە کە پێویستەکە بڵین قسە بە کۆمونیزم بڵێنەوەوانە چاینا بێتە کۆمونیست لەو شوێنەیە کە پێویستەکە مەتحی سەرمایهداری بکەن چاینا بێ بە سەرمایهداری بازاری ئازاد بەڵام من پێم خۆشە لێکدانەوەکە ئاوا بکەینەوەوانە نمونەی چاینا نیشان نمونەی تایوانیش نیشانێدا نزانین چۆنە تایوان خەڵک نازانێت تایوان دەسەڵاتێکە بێنە بەر چاوت پارتی یەکێتی نەبێت لە کوردستانە گۆڕان نەبێت لە کوردستانە هیچ حیزبێک لە کوردستانە نەبێ هەمووی مەمنوع بێ پارتی ببێ بە خاوەنی ورد و درشت و عەرز و ئاسمان و نازام چێوانە ئەوە تایوانە تایوان ئاوایە باشە ئەو تایوانە کە ئاوا پێشکەوتووە و گەشەی کردو ئەمانە سیستەمێکی لەم بابەتەی هەیە باشە ئیستیبداد لەگەڵ هینا سنگافورە ئیستیبداد لەگەڵ بازاری ئازادە ئیستیبدادێکی مطلق و دەسەڵاتی کەسێکە لەسەرەوە بڕیارەدا لەسەر هەموو شتێک لەگەڵ بازاری ئازادە کۆریای باشوور نەک باکوور کۆریای باکوور کە زانین چۆنە کۆریای باشوور ئێستا دیموکراسیەتی بە جۆرێکتایە بەڵام نیۆلیبرالیزم و ئەو سیستەمەی کە پێشکەوت و گەشەی کرد و اقتصاد و ئەوانێتیا پەرەی سندوانە لەژێر سایەی دیکتاتۆرێتی عەسکەریە بووە بکارە ڕوویدا باشە هەموو ئەمانە نیشانی ئەدا کە ئەو خەونە و ئەو تۆپدیایە بەڕاستی کە ئەڵێن سەرمایهداری بازاری ئازاد دیموکراسی لەگەڵ خۆیان دێنێتەوە ئەمانە ڕێک لەواچی پێچەوانەکەی بێ ئەمڕۆ سەرمایهداری دنیا لیچی ئەڕژەیە بۆ ئەو ئیستیبدادەی کە لە چاینەیە هەیە
هەموو ئەوروپا و ئەمریکا حەسوودی بە چاینە ئەبەن کە چۆن توانیوێت اقتصادەکەی پێشخا لەگەڵ ئەوەشە ئاوا ئیستیبدادی داسەپاندووە. چۆن جوابی ئەمادێتەوە کاگەنوەر ئەم دوێل بتەناقزن لەگەڵ یەکاوە لە چاینە ئەیبین پێکی شۆهین بڵێ زۆر باشە. طبعا چاینەیە چەکە لە وڵاتانەی کە لە ئەمریکا زیاتر نیولیبراڵە ئەوەی چەکە باڵای هاتووە ئەوە کە بڵێ چاینە کۆمۆنیستە. چاینە کۆمۆنیست نییە. کاکە شەماڵ من یەک ئەگەر تۆ تێبینی توێژینەوەکە کردبێ منەڵێم هەرێمی کوردستان پەیڕەوی سیستەمی نیولیبراڵی ئەمریکیەکەن. هۆکارەکە چییە گەشەی ئابووری ئەمریکی بەرەو خوارەوە ئەڕوا گەشەی ئابووری چاینە بەرەو سەرەوە ئەڕوا لە سیستەمی چاینەیە لە سیستەمی چاینەیە دابەش و بەسەر سێ توێژە. توێژی یەکەم ئەمە پارتی کۆمۆنیستی کرێکارانە باشە بڵێن کە پارتی کۆمۆنیستە. توێژی دووەم کەپیتالیست واتە سەرمایەدارەکانە. توێژی سێم the mass work force ئەو هێزە زۆرەی کە کارەکە باشە. بەڵام لە ئەمریکا بەعکسەوە اینجا بۆیە سەرکەوتوو بۆ سیستەمی چانی ئێستا گەشەی ئابوووریەکەی بەرەوسەرەوە ڕوا وە گەشەی ئابوووریەکەی ئەمریکا بەرەو خوارەوە هۆکەی چییە؟ لە ئەمریکادا چینی پرایڤەت سێکتەر کەپیتالیستەکان ئەمە بەهێزترین توێژە لە ناو کۆمەڵگایە بەهێزترین توێژ. حکوومەت دووهەم توێژە لە ناو کۆمەڵگایە سێهەمیان هێزی کار باشە. کەواتە ئەمەی کە من باسم کرد ئەڵێم لە هەرێمی کوردستانە ئەم سیستەمەی هین پەرڕەویەکرێ لەبەرەوە ئەگەر لە هەرێمی کوردستانە سەی دەکەی کەسەکان ئەو کەسانی کە ئەوەکەن دیارەکە ئاگادار ئشارەتم بۆ یاوە کە چۆن ئەو کۆمپانیان ئەم سەروەدانە کۆکراتەوە ئەمانن کە ئێستا لاوازیان کردووە کەواتە کەپیتالیست لە ئەمریکا بەهێزە حکوومەت لاوازە لە هەرێمی کوردستانی شا بە هەمان شێوەیە حکوومەت لاوازە کەپیتالیست بەهێزە تێگەشتی بۆیە گەشەی ناکرێت لە هەرێمی کوردستانە. شەڵا ئێمەش بەو ڕادیۆکو وەکو چاینەکانمان بکردا بۆی گەشەی ئابووری بەردەوام بووە. کەواتە لێرە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە لە کوردستانە ئەگوزەرێ پێچوانی چاینەیە لێرە هاتوون کەسەیەکەمەکانی حیزب لە ڕێگەی پرۆژەکان و داگیرکردنی پرۆژەکان و لە ڕێگەی پۆرەکردنی بازار و لە ڕێگەی هاتوون بوون بە کەسی یەکەم نە ئەتوانێت یاسا لێیان پرسێتەوانێت نە حکوومەت دەستڵاتیە بەسەریانە. ئەمە هۆکارە گەورەکانە لەبەروی لەسەر بودجەی گشتی هێزێکی میلیشای گەوریان بە دۆرەیە پاسەوانیان دەکرێت بوون بە خاوەنی میدیای گەورە ڕاستیەکان ئەشێوێنن هەچی نارەکانیانە بە خراپ و بە درۆزن و بەهین دائەنێن کەواتە کاتێک کە تۆ ڕاستیەکان ئەشێنی کۆمەلگا سەری لێ ئەشێوێ. اینجا من ئەم نمونەی کە باسم کردو نمونەی هەرێمی کوردستان لە سیستەمی نیولیبراڵی ئەمریکیە چێ لە سیستەمی نیولیبراڵی چاینە ناچێت. هۆکارەکەی بۆی هێناتەوە بۆیە گەشەی ئابووری چاینەش بە کۆتە گەشەی ئابووری ئەمریکا بەرەو خوارەوە. کاتە نمونەکە لەواتە شوێنمان بگۆڕینەوە لێرەیە کاگەنوەر تۆ کەسێکی نیولیبرالی دیفا لە چایناکەی من کەسێکم کۆمونیستم بەڕاستی نموزەجی ئەمریکیم زۆر لە نموزەجی چاینی پێ باشترە. ئەزانم کە باسی گەندەڵی و باسی ڕاوەڕوت و تاڵانکاری و ئەمانە بەڵام کەس ناتوانێت بڵێ تاڵانکاری لە چاینەشا وجودی نییە پەردە پۆش کراوە هەر محافزێکی چاینە ئەگری لەو ماوانەیە دێ قتەقاری زۆر بڵاو بووبەوە لە سەردەمی 10 ساڵی ڕابردووە ئەنوا و ئەشکال باندی مافیایی لە ناو چاینەیە دروست بۆ پێک هاتووە و بازێک لە بڵین محافزەکان و ئەمانە خۆیان بە باندێکی مافیاییەوە بەستۆتەوە و ڕاوەڕوت و تاڵانکاری زۆر و زەبەندیان کردو لە سامانی دەوڵەت ناتوانێت ئینکاری بکات. کاتێک دێتە سەر بەراوردکردنی چاینەوە ئەمریکا بەڕاستی من لە ئەنگری ئەوەم کە ئینسان بتوانێت هەناسەیەک بدا نەک نیولیبرالیش بیت و ئاوا بشخن چێنری ئەو نموزەجەی کە ئێوە باسیەکەن وام نەزانم کە سەرمایەدارانی دنیا بەڕاستی لەسەر تاسەری دنیا حەسوودی بە نموزەجی چاینابن چۆنی بتوانی بە ئیسراحەتی خۆت قازانج کۆکەیتەوە کارگەر وا لێ بکەیت لە چاینەیە بۆ نمونە کرێکار لە ویلایەتێکەوە بۆ ویلایەتێکی ترە ڕاو ئەوانەوەکو پەنابەر ئەچێ حەقی ئیقامەی نییە ناتوانێت بچێت بۆ دکتۆر مناڵی ناتوانێت بچێت بۆ مەکتەب مەجبورە بڕوا لە کۆمپاوند لە شوێنی نووسنی کارگەرانە لە لای مەعمەلەکەەوە بژی لەوێ ڕۆژانە 12 ساعت ئیشەکە بەشی زۆریان لە فۆکسیکۆن کە خەریکن ئایفۆن دروست دەکەن و ئەوانە تۆڕیان بۆ دانابوون لە خوارەوە بۆ ئەگەر لە کاتی کارکردنەوەوانە هیلاک بوون لە تاو هیلاکی خوان خستە خوارەوە نەمرن ئینتیحار نەکەن ئەمە ئەو وەزعەیە کە کارگەری چاینیتیایەتی ئەوانە کە بەحسا بە وڵاتێکی کۆمونیستی ناسراوە بەڵام لەولاوە تەبان
ئەوە بەو چەسانەوەیە ئەو بازارە ئازادە ئەو هەموو قازانچکۆکردنێ بەڵام لەو لاوە ئیسیدادێکی بەرقەرار کردو کەس ناتوانێت دەم کاتەوە بڵێ ئەزانم هەموو سەرمایهدارانی دنیا بەڵام من بەش بە حاڵی خۆم لە کوردستانە بەڕاستی چاینەیەکی ترم ناوێ ئەگەر لە بینی چاینێکی تر و ئەمریکایکی ترە هەڵبژاردن بکەمەوەوانە حتمما ئەمریکایکی تر هەڵبژێرم چاینێکی تر هەڵنابژێم چونکە چاینا جزێوترین نمونەی سەرمایهداری ئەمڕۆی دنیاە کە نابێت ڕێگای پێ بدرێ بەڕاستی بەربڵاو بێتەوە بەرحاڵ باسەکەی ئێمە لێرەیە ئێستا گاتە ئەوەی کاگەنوەر کە ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان یاخود من ناتەوان بەڕێزت کەسێکی توێژێرەوەی ببوورە من نامەوێت مەواقفی سیاسی لە ئێوە داوا بکەمەوەوانە ئەزانم لە ئاست و جێگاو شوێن و موقعێتی ئێوە تەقدیرم هەیە ئەزانم ئێوەکو بیارێک بەڵام قسەکە لەسەرەوەیە بەم شێوازە منهەجێتێک کە بزوتنەوەی گۆڕانکاری لەسەرکاوە ئێوە خەریکن ڕاوێژی پێکەن و ئەوانە برێتێ لەوەی کە ئێمە بازارێکی ئازادمان هەبێ وە کۆمپانیەکان بتوانن بە ئازادی خۆیان هاتوچۆ بکەن و ئەوانە لە هەمان کاتا قەید و قیودێک لەسەر بەرپرسەکانی دەوڵەت و ئەوانە دابنێن و شت کۆنتترۆل بکرێت و حکمی قانون هەبێ من دروست تێگەیشتوم بەڵێ ئێمە باوەڕمان بۆیە کە بازار ئازاد بێ بازرگانی ئازاد بێ باوەڕمان بەمێمە فەلسفەی بزوتنەوەی گۆڕانە بەڵام باوەڕمان بێکەم بە شەفافیە دەیە دووهەمیان بە سەروەری یاسا کاتێک کە سەروەری یاسا بێ کاکە شەماڵجان ئیتر کەس ناتوانێت لە یاسا گەورەتر بێ کاتێک کە خاوەنی کۆمپانیایەک شتێکی قێزەوە نەکات ئەمە تر یاسا ئەتوانێت بەرپرس بێدەی و سزاکەی خۆی بە و دەستەی دادوەری و سیستەمێکی دادوەری بەهێز و بێلایەن ئەم سێ ڕێگەیە بەم سێ ڕێگەیە ئەتوانین گەشەی ئابووری هەرێمی کوردستان بچەسپێنین زانین چۆنەتخوا کاگەنوەر من لەسەر ئەو مۆزوعی یاسایە جۆرێک فیتیشیزمە بینم ئازانی چۆنە جۆرێک یاسا بە جۆرێک ئەکرێ بە فیتیشێک بە شتێکی مقدس و ئەوانە و ینی ببوورە بوشەکە بە کوردی ئەبێ وای لێبێ بەڵام من بەبەستمەوە نییە جۆرێک پەرستن ینی جۆرێک تەقدیسکردن هێنانی تا ئاستی شتە مقدسەکان بەڵام حقەتەکەی ئەوەیە و یاسا برێتیە لەو کردەیە کە ڕۆژانە بەڕێوە چێ نەگە شتانێکەوە لەسەر کاغەز نووسراون کاگەنوەری خۆشەویست من لە سویداژیم سوید وڵاتێکە یاسای کارێکی زۆر بەهێزی هەیە یەکێکە لەو وڵاتانەی کە مۆدێلەکەی ناسراوە پێڵێن مۆدێلی سویدی باشە لە مۆدێلی سویدیا یاسای کار لەلایەن کارگەر خۆیەوە ئەنووسرێ نەک یەک ساڵ هەموو ساڵێک هەموو سێ ساڵ جارێک لە هەر قتاعێکی دیاریکراوە یاسای کار چاوپێخشاندنی پیاکرێتەوە باشە نیقابەکان دانیشن لەگەڵ نیقابەی خاوەنکارەکانە دانیشن ڕێگەکەون ئەڵێن بەڵێ کرێ کارگەر لەم بوارەیە ئەبێ ئەوە 90% چێتە پێشەوە تەوا بوو بە یاسا کەسێک کە هاتبێت ئەو پەیماننامەی ئیمزا کردبێ خاوەنکارێک لەو پەیماننامەیە یەک دانە کرۆن کەمتر با بێ 15,000 غەرامە با بە کارگەرەکە ئەگەر یەک دانە کرۆنیش کەمتری دابێت لەو پارێ ئەمە یاساکانی کاری سویدە کە هەموو ساڵێک ئینەکرێت بەڵام لەگەڵ ئەوەشە من ئێستا خۆم تێکەڵم لەگەڵ جوڵهانەوەیەکە لەگەڵ نیقابەیەکە کە داکۆچی لە مافی و کارگەراناکە کە بەبێ هیچ بڵێن ئەمما و ئەگەرێک مانگانە 3 مانگ و 4 مانگ و 5 مانگ لە موچەی خوان مەحروم کراون و خاوەنکارەکان پارەیان ناداتێ و یاساش ناتوانێت هیچ شتێک بکە دەڵێن چۆنێ یاسا برێتیە لە هێزێک کە ئێوێ یاسا جێبەجێ بکە و باسەکە لەسەرەوەی ئێمە لە کوردستانە چۆنچۆنی ئەو هێزەمان هەبێ ینی ئەمەی کە یاسایەکمان بۆ چێ یاسا ئەنووسێ و یاسا لە قازانجی چێ ئەنووسێ ئەمانە هەموو پرسیاران کابێ لە خۆمانی بکەین ئەم شێوازە لە مامەڵەکردنی ئابووری لە کوردستانە ئەوانە لە نەزەری منەوە ناتوانێت وەڵامی ئەمە بداتەوە وەڵامدانەوە بۆ بەڕێزت بەجێڵم دواترە چمە سەر بابەتێکی تر فەرموو کاکە شەماڵجیان خۆی یاساکان بەردەوام هەموارەکرێتەوە یاسا خۆمەنی دووکو هینێکی قورعانی نێ بمێنێتەوەوانێ و هەتایەت بمێنێتەوە یاساکان بەردەوام هەموارەکرێتەوە من پێما بێت لە هەموو وڵاتێکا بە کۆمەڵی یاسا کۆمەڵی خەڵک باجی زیانی گەوری پێدراوە لە ئەنجامی یاساکانە وایەوانە و کاتێک کە تۆ یاساکانە نووسیەوە ئیشی منێ ئیشی یاسا ناسەکانە بەڵام ئەمە ئەکرێ بەڕاوێژ لەگەڵ هەموو توێژ و چینەکانی کۆمەلگا مەسەلە بۆ نمونە تۆ توانی بنووسی کە لەسەر یاسای کارە نووسیتەوە یە لەگەڵ سندیکاکانی کرێکارانە کۆبوونەوەکەی وەنیە ئەمانە سەرنجامی ئەوانەی یاسایەکەکەی لەوانەیە ئەو یاسای لە ساڵێکە بۆ ساڵ یەکەم کە بوو لە پەرلەمانە دەنگی پێدرا ئەم یاسای لەوانەیە سەرێکی بۆ کۆمەڵی توێژ یا بۆ کۆمەڵی نوعێکی کە هەندێک زیانی پێگەیانەوە
کاتە ئەتوانی پرۆژێک جەبەجێکەی پرۆژێک دابنێ ئەو کاتە هەماکرێتەوە بوونی یاسا خۆ ئەمە نییە کە شتێک بێ بۆ هەتایی بێ یاساکان لەبەر لە هەماکردنەوە پێما بێ ئینسانیش کە یاسا دابنێ بە تەئکید هەڵا ئەکات ینی ئەوە نەبێت هیچ شوێنەکە بێت لە دنیا پێرفێکتە نە لە سویدیش پێرفێکتە و کە سیستەمێکی هەتا بڵێ مەسەری ئازادی مافی مرۆڤ و سیستەمی سۆشیال دیموکراتە ئەمە لەبەرەوە من ناتوانانی یعنی تۆ بەتەواتی دژی ئەو یاسای چکە لە هەموو شوێنێک یاساوا بووە لە هەموو شوێنێکی جاری وها بۆ یاساکان گەورەکانی هین کردو و پاراستۆ پچکۆلەکان کەوتونێتە ناو تۆڕەکەەوە تیاچون ینی بە شەریەت پێما بێ ئەوە نی ئێمە گەشتبینێتە ئەم قۆناغی کە بڵێن هەموو شتەکانە بێت پێرفێکت بێت و هیچ کەسێک بەبێ زیان و بەبێ ئەو قەتیش ڕوونایە لە دنیا بلەوە بەڵام تۆ توانی کاتێک کە یاسا بۆ ڕێخستنی کۆمەلگا بۆ بەستنەوەی بەرژۆندەکانی کۆمەلگا بەیەکەوە توانی زۆرترین پاراستنی خەڵک بپارێزی لە ڕێگەی یاساکان و ئەمە تەنیا یاساکان ئەوەیە جیناوکۆنێک کە لە سەداسەد مافی هەموو مرۆڤی چیابێ لە هەموو جیهان بەڵێ کاگەنوەر من وەکو بەشێکی کەسێک کە لایەنگری فکری مارکسم فێری ئەوە بووم لە هەر قەیرانێکە هەوڵ بەم لە ناو قەیرانەکە چارەسەر بدۆزمەوە ینی باسەکە لەسەرەوەیە دیالکتیکی ماکس فێرمانەکە کە ناکۆچیەکان لە ناو خودی ناکۆچیەکانە معالەجات و عیلاجەتوانی پەیداکەی لە ڕێگەی بەرکەوتنی هێزە ناکۆکەکانەوە چارەسەرەکان دێن نەک لە دەرەوەی سیستەمەکە بە حسابێک کە باسی ئابووری کوردستان نەکرێەوە ئەمانە من کە لە تەحلیلێکە خوێنمەوە بەم چاوەوە سەیرەکەم کە دیارە ڕەنگە من ئەمە منهجێتی من بێت توانین منهجێتێکی جیاوازە هەبێ بەڵام من ئەوە بۆ تەحلیل و لێکدانەوە ئابوووریەکانە چم کە ئەی بینم ئەمە بگەمە نەتیجەیەک باشە ئەگەر ئابووری ئاوایە لە ناو خودی ئەم ئابووریە ئەو فرسەت و ئیمکاناتە نەچین کە بە ئاڵوگۆڕی داهاتوو ئەدرێ تعریفکردنی ئابووری کوردستان وەکو ئابووریکی ڕەندخواری وەکەوەی کەمە ئابووریەکی مڵکانەیە و ئەمانە چه فرسەتێکەدا ئێمە لە ناو خودی ئەوەیە باسێەوە ناکەم ئیرادەی ئێمەمانان و ئەوانە چین ئەو هێزانەی کە خودی ئەم ئابووریە هێنێتە دەرەوە بۆی کەوا خودی ئەم سیستەمە بگۆڕێ یاخود ئەوەی کە ئەساسەن ناگۆڕێ من کە باسەکەی تۆم خوێنەوە لە جێگەی کاگەیشتمەوە باشە جە خۆت ئەگەر بۆ ئەم وەزعەوا بێت و ئەوانە خۆیش ئومێدێک لە ئارایان نییە ئومێد لە چیا هەیەکەوا بێت ئومێدێک لەوەی کە من و تۆ مەسەلەن بۆ نمونە وەکو ئینسانیشی بۆ نمونە توێژینەوەمان کردو خوێندنەوەمان کردو لە نەتیجا گەشتی بکەمە منطقینی واقعینە باس ئێمە ناکەم ئەمە لە دەرەوەی سیستەمەکەەوە دێ لە ناو خودی سیستەمەکەەوە چ ئومێدێک هەیە ئایا ئەم ناکۆچیانەی لە ناو ئەم ئابووریا هەیە لە چیوە فرسەت بە ئێمەدا بۆ ئاڵوگۆڕکردنی جناب زۆرەوە فعلا من لە توێژینەکە قەناعەتم بۆیە کە ناگۆڕێت ئەبێتەوە هەوڵبەی چارەسەریکەی وایەوانێ چکە بە من پێما بێت ئەگەر گۆڕانەکەی کارێکی زۆر زەحمە دەبێت لە هەرێمی کوردستانە چکەوەکو باسی بم باسکردی ئەمانە بزوتەوەکەتە ناوی گۆڕادا چۆ گۆڕا زەحمە دەبێت کاکە شەماڵجان کێشەکە زانی چێ کاک شەماڵ زۆربەی زۆری گۆڕانخوازان لە گۆڕان نەگەشتون ئێمە ئەڵێن ئەم هەرێمە بە خوێنی سەدان هەزار شەهید دروست بووە ئێمە ئەم هەرێمە نامانەیە بیڕوخین ئەمانەیە چاچیکەین ئەمانەیە بیگۆڕین گۆڕانی مانای ئەوە نییە کە تۆ ئیتر بڕۆی بیڕوخێنی گۆڕان تۆ چاکسازیەکەی لە سیستەمی بەڕێوەبردننی وڵاتە گۆڕان کێشەکەی گۆڕان کاک شەماڵجان ببوورە بە قورئان ئەمە بوو کێشەی گۆڕان بۆیە خەڵک وایە زانی کە بە چەند سەعاتێک ئەم پرۆسەیەکی زۆر هێواشە نای ڕیفۆرم وایە کەنە سەرەتاکە باڵی ڕیفۆرم بووە ئابمایەتەوە ئەم گۆڕانە زیادە بوو لەواچێ بارحە ببوورە ئێستا شەرەبێ سیستەمەکە بەرەو گۆڕانەوە بەڵام من مەبەستم گۆڕان نییە کە تۆ لە ناوبردننی هێزەکانی کوردستان ئەمە واتە گۆڕانکاری ئەمە ئەم تێما بێ زۆربەی زۆری گۆڕانخوازانیش بەداخەوە بە هەڵە لەم فەلسەفەی کاگەشتوان گەشتون من بەلامەوە ئەوەی کە بەلامەوە گرنگە ئەبێ ئێمە هەرێمی کوردستان چی بکەین لە هەرێمی کوردستانە ئەبێ ئێمە ئابوووریەکانمان هەمە چەشم بکەین بۆ ئەوەی سەرچاوی داهاتی زیایە پیا بکەین بۆ ئەوەی کە سەرچاوی کاتێک کە سەرچاوی داهاتی زیاد من بەلامەوە گرنگە سەرچاوی داهاتی زیادی تەنانەت بە عوملەی سەعبە بێ مەسەلە بۆ نمونە تۆ پیشسازی دێ مەسەلە کاتێک کە تۆ نەوە دەرێنێت توانی پیشسازی پترۆکی نای دروست بکەین پیشسازی چیە دوو جۆرە پیشسازی یەکەم پیشسازی دەرهێنانەکە وەکو نەوت و کانزاکان مس و پلاتینیۆم و غاز و چی ئەمە پیشسازی دەرهێنانی پێوترێت دوم پیشسازی گۆڕینی دێ گۆڕین ئەوەیە کە لە مەرحەلەیەکەوەی گۆڕی بۆ مەرحەلەیەکی تر مەسەلە بۆ تۆ شیرەکەی بە پەنیرەکەی بە ماست ئەمە پیشسازی گۆڕان ئێمە بەڕێی بزوتنەوەی گۆڕان ئەمەیە ئەبێ ئابوووریەکەمان هەمە چەشم بکەین کەواتە یەکەمان نەبێت چی بکەین ئەبێ پەرە بەکەتی کوشت و کاڵ و ئاژەڵداری بینەوەکەت پەرە بەکەتی سەرچاوەکانی ئەبین
ئەمە ئەمەیەکێکە لە هەر نقاتە ڕئیسەکانمان بۆی کە زۆرترین هەلی کار دروستکە لەناو ئابوووریەکە چ کاتێککە تو لە کەرتی ئاژەڵداری و کەرتی کوشتتوکاڵ و کەرتی پەلەوەڕی ئەمانە ئەتوانێت ڕێژەی لە 25 کۆمەلگا بکەیتە کارەوانێ دوهەمیان ئەوەیە کە ئابوووریەکەمان وەکو بۆمباسکردی پیشە سازەکانمان پەرە پێ بین یعنی وڵاتێکی گەرەمێنەر بین وڵاتێکی بخۆر و بەکاربەر نەبین کاتێککە ئابووری کانابێت دەبێت بە بخۆر و بە بەکاربەر ئەمە دووهەمیان هەمیان کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستانە کەرتی گەشت و گوزارمان زۆر بەهێزە کاکە ئێمە خاوەنی چەندی سەرچاوی سروشتی زۆر جوانین و خاوەنی گەشت و گوزاری سیاسی مەسەلە بۆ نمونە جینۆساید لە فڵان شوێن کراوە بۆ نمونە لە جینۆساید مەسەلە شەر لە هەولێر بۆ ئەنفالەکان هەیە بۆ ئەنفالەکان هەیە بۆ ئەمانە ئەگەر کەرتێکی تایبەت دەبێت بتوانرێت گەشەی پێ ئەتوانێت لە ڕێگەی ئەوە کۆمەڵە تۆریستی زۆر بێنێ بۆ ناو باسی سیاحەتی دینی ژەکرێ سیاحەتی دینی ئەوە جۆرێکە کاکە شەمامجان تۆ من باسی ئابووریەکە من کابراگەنیم دژی ئەمە من کە ئێمە پێمان وایە مەسەلە بۆ نمونە چەندین مەرخەی کاکەیەکان هەیە مەرخەی فڵان کەسێ مەرخەی نەخشبەندەکان هەیە ئەمە تۆ توانی گەشت و گوزاری لە دروستکە من لە ڕووی ئابووریەوە بیرەکەمەوە کوێنی کەسێک بیر ناکەمەوە لەبەرەوە ئەمانە پێویستە ئەم سەرچاوەی داهاتانە و فرە چەشم بکەیت بۆ ئەوەی ئێمە نەتوانین بە تەواتی پشتیوانی نتوانین بە تەواتی پشت بەستین بە نەوت و غاز کە لەبەرەوەی نەوت و غاز ئەمە سەرچاوی ئابووری جیهانەوە ئەم سەرچاو ئابووری جیهانە وڵاتانی هەناردەکراوی نەوتیش هەناردەکاری نەوتیش بەردەوام دەستی تێخەن لەبەرەوەی کاتێک کە نەوت زۆر بەرزەبێت و گەشەی ئابووری ئەو وڵاتانە بەرەو کەمبوونەوە ڕا بۆیە بەردەوام بانقە گەورەکان و وڵاتەکان بەردەوام دەستی تێخەن کاتێک کە نەوت دەچێتە و من خۆشم لەگەڵ ئەوانم کە نەوت بەرز بێتەوە زۆر بەرز بێتەوە بۆی گەشەی ئابووری جیهان بەرەو پاشەکشە نەڕوات بۆی بەشەریەت هەمووی زیانی پێ دەکات چکە هەندێک وڵاتی فەقیرە وەکو هیندستان ناتوانێت نەوت بکرێ بە $100 ئەمە زیانێکی زۆر بە گەشەی ئابووریەکە یەکەینێت چەندی وڵاتێک و فلیپین و تایلەند و ئەمانە ئەبێ سەرچاوەکانمان سەرچاوی ئابووریەکەمان هەمە چەشم بکەین سەرچاوی ئابووریەکەمان فرەداهات بکەین ئەمەیە بەرنامەی زودنەوەی گۆڕان بۆ ئەمە بەستە بەرحاڵ من ئەزانم کاگەنەوە لەو بابەتەوە ینی هەر لە سەرەتای زودنەوەی گۆڕان و متابعی و باسارم کردووە من ئەزانم کە ئەوە بەرنامەکەی بەڵام حقەتێک باس بکەین لێرەیە زین چۆنە باسی ئابووری گۆڵ هەدەف لە ئابووریە لە ئابووری سەرمایه‌داری زیادکردنی قازانجەوە زیادکردنی سەرەواتە ئەوەی کە پێوترێ زیادکردنی سەرەوات یعنی سەرەوات کەڵەکە بکەیت و زیادیکەیت کاتێککە ڕێگەی ئاسان ئەزای وەکو چی وایە وەکو وا مەسەن تۆ بچیت مودەڕیبی تۆپێنبی چی بتێت تەدری بە تیپێکی دووگۆڵی بکەیت و ئەوانە دابنیشی لەینەکەی بڵێ جەماعەت بۆی کەوا ئەم گۆڵانە بە جوانی بکەین بە ڕێک و پێچی پێویستەکە مەسەرەن کۆڕناوەکە ئاوا هەڵیت و کەلەکە ئاوا بووە شوێنی ئاوی خەیتە زاویەکە و ئەوانە بۆی جەمالێتێک بەینەکەوی بەڵام خۆ ئەسڵی هەدەف لە یاریکردنەکە جەمالیەت و نازانم کە لە وەشاندن و اینەکە ئاوا نییە ئەسڵ و هەدەف لە یاریەکە ئەوەیە کە تۆ گۆڵ بکەیت وەنیە یاڕاکرد لەو هینەوە تۆپەکە بە ڕەشەبای بدەی خستە ناو گۆڵەوە هیچ مهم نییە مهم ئەوەیە گۆڵەکە بکرێەوە ئەم تیپە بیباتەوە ئەمە هەدەفە هەدەفیش لە ئابووریە کەڵەکەکردنی قازانجە ئەگەر ئەمە بە جۆرەیە ئەگەر ڕێگەی ئاسان بۆ کەڵەکەکردنی قازانج فرۆشتنی نەوتە کارکردن لەگەڵ کۆمپانیا نەوتیەکانە ئەو دەم ئەمەی کە ئاوا باسەکرێ ئەم نەخشەیە ئەبێتە شتێکی جوان ئەبێت ئەو جەمالیەتی کە تۆ تەوێ شتێک یەک دوو یاریکەرە هەبێ وەکو مارادۆنا و ئەوانە پاسهین بکەن و ئەوە نیە بتوانن گۆڵ بکەنەوەوانە بەڵام ئەسلی مەسەلەکە بۆ سیستەمە ئابووریەکە ئەوەیە تۆ بفرۆشیت و پارە پیاکەی ئەمە ئینەکەی وە ئابووریە سەرکەوتوەکە ئەوەیە کە زۆرتر پارە دێنێ لەبەر ئەوە باسی ئەوەی کە ئێوە ئەیکەرۆک و بزوتنەوەی گۆڕان و ئەبێتە شتێکی ئەکسیسوار بەڕاستی ئەوەی کە کەرتی ئەوە پێش بکەین و کەرتی ئەوە پێش بکەین و کە لەگەڵ تام لە درێژ ماوەیە کاتێک کە لە ماوەی 50 ساڵی ترە نەوت ئەو نرخەی خۆی لە دەستەیە کاتێک کە گوشارەکانی گوشارەکانی ژینگە لەسەر سەرمایه‌داری دنیا ناچاریانەکە سەرنجام عاقڵانە جۆ بۆ سروشت و جۆ بۆ ئایندەی ئینسان و ئەوانە شلکەن و دەست بەردەن لە سوتەمەنی فاسیلی نەوت کە بەشێکە لێیان غازیش بەشێکە لێیان و ئەوانە
ئەو دەم ئەم داهاتە کە هاتە خوارەوە وڵاتانە چۆنیە بێ بژین ئەبێ نەخشەت هەبێ بۆ من لەگەڵەوەیان بەڵام بۆ وەزعیەتی ئێستا بۆ چارەسەرکردنی دۆخێک کە دروست بووە لە کوردستانە ئەمانە تۆ باسکردن لەوەی کەوا بۆ نمونە بڕۆین ئابووری ئەوە پێشخین و ئابووری ئەوە پێشخین و ئەوانە بە بڕای من زۆر جەزاب نابێت یعنی ئەوە جەزابترەکەنەوەتەکە بفرۆشە پارەکە بێنە سەرێشەی بۆ چیت خۆمان بێتاقەت کردەوە ئەوانە بۆ ڕێنەوتەکەش بۆیشمان نا بە رووسیا ئەوانە بۆ پێمان فرۆشت و بەکرێ لێمان گرتوۆ هەموو مانگە 700 ملیۆنی ئەدەینەوە ئەوانە بەڵام دیارە تەبعاً کردەیەکی زۆر زیرەکانەیە خەڵکی ڕەخنە لە ماگرێوانە بەڵام وانە سەر رووسیا پارێزگاری و بیرن ئەو بۆ ڕێنەوتاکە هەموو ئەمانە زۆر مەدروسە اقتصادیان کراوە ئەوانە بەڵێ کاملم پێێتی چکەبێتەوە و بەرهێنانی بیانی بێنیتە ناو وڵاتەکەتەوە بڵێ ئەویان کرد هەروە بەرهێنانی بیانی نییە زانی چۆنە رووسیا وە بەرهێنانی چی رووسیا سعودی ئەوروپای رووسیا چییە هیچ نییە ناو وە بەرهێنانەکانە هیچەکەوانە رووسیا بەس خەریکی تاڵانیە بەس خەریکی ئەنتەریاتەوە ئەوانە و هێزی هەیە و چی هەیە ئەوانە رووسیا ئەسڵەن ئەتوانی بڵێ هیچترین دەوڵەتە لە ئاسی دنیا هیچ بەرهێنێکی لە هیچ شتێکی نییە 100% دژی سیستەمی رووسیم مەبەستمەوەی کە کوردستانەوە هاتۆتە کوردستانەوەکو عەساباتۆتە کوردستانەوە بۆیە مەسەلەن ئەم بۆ ڕێنەوتانە داومانە بە عەسابەیەک یا کوی بی بە مەسەلەن هینە گروپێکی مافیاییەوانە بۆ پارێزی ئەوەیە تەعاملەکە لەگەڵ رووسیا بەرحاڵ هەموو ئەمانەی کە باسەکرێت و ئەمانە لە نەتیجەیە من وای ئەبینم کە واقع فەرزی ئەکا کە ئەو شتانە ئێوە وەرناگیرێ وە بۆیە لەگەڵ ئەوەشاکە لەسەر پەڕە لەسەر کاغە زۆر جوان دێتە بەرچاو بەڵام واقعی سیستەمەکە یعنی تۆ کە ئەسڵ و مەبەست بۆت قازانشکۆکردنەوە و پارەکۆکردنەوە سەروە زیادکردن بێ ئەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان مەسرور و نێچیر و مەسعود و سەرانی یەکێتی کردویانە دروستترین شتێک تر سەروەتیان هێناوە و سامانیان کۆ کردوێتەوە تەواو بەڵام مشکلەکەی ئەوەیە کە لەم حاڵەتانەیە کە ئێوە مەسەلەن کە بەڕێست و بڵێن بزوتنەوەی گۆڕانەوەمانە بیر لەواکەنەوە تایبەتی کردن مەسلەیەکی باشەوە بکرێتەوەوانە خەڵک لە کوردستانە دەرگیری فرۆشتنی خەستەخانەکانە دەرگیری ئەوەیە خوێندن بووە بە پارەت نەبێ مناڵەکەت خراپترین جۆری خوێندن وەرەگرێت لە کوردستانە پارەت نەبێ ناتوانانی نەخۆشێکت بوو کە تووشی سەرەتان ببووان ئومێدت هەبێت کە دەرباز بێت و ڕزگاری بێ پارەت بوو ناتوانی لە هیچ کات و ساتێکا کە کێشەیەکی کۆمەڵایەتی ڕووتێکات و ئەوانە دەرگیری سەختترین دۆخەکانی ژیان نەبی پارەت نەبێ ئەساسەن ناتوانانی ئەمین بی لەسەر ژیانی خۆت ناتوانانی ئەمین بی لەسەر کرامەتی خۆت ئەمەیە ئەو دۆخێکەوە سەرمایهداری وە بازاڕی ئازاد دروستی کردووە کاک ئەنوەر و ئێوە ژەکانەی تاکۆچی لێ بکەن من هەستەکەم ئەم تێڕوانینە لە تێڕوانینی ئینسانێکی زەحمەتکێش و کارگەر کە بەرخۆر نییە بەرخوراوە هەموو ڕۆژێک بەرهەم و دەستڕەنجی ئەخورێت و هەموو ڕۆژێکە سەوسێتەوە لە ڕوانگەی ئەوە نەکراوە ئەم ئابووری بەرخۆر نییە ئابووری بەرخۆرە بۆ چینی سەرەوە ئابووری بەرخۆر نییە بۆ چینی خوارەوە بۆ چینی خوارەوە ئابووری بەرخوراوانە بەرهەم خوراوانە ڕەنج خوراوانە بڕای من کاک شەماڵ ئەگەر توێژینەوەکە خوێن بێتەوە تەبعەن خوێنیتەوە توێژینەکە ئێمە لەگەڵ ئەوەیان بین کە کەرتی تەندروستی وێران بکرێت من ئیشارەتم پێیاوە ئەمە کارێکی زۆر خراپە ئێمە لەگەڵ ئەوانین کەرتی پەروەردە وێران بکرێت ئێگەی بەڵام من لەگەڵ ئەوەیان زانکۆیەکی باشە بێ بە زمانێکی بێگانە بێتە وڵاتەکەەوە ترێنین و کۆرس و کۆمەڵێشتی کۆمەڵە کۆرسە دروستکە کە بتوانێت ئینسانی داهێنە دروستکە من ئەمە ئەڵێم باکەرتی تایبەتە بێ و کەرتی گشتیشە بێ من ئەوە نیم لەم چۆ قوتابخانەکان داخۆ با کەس نەتوانێت بامی بچێ بە پارە بخوێنێ کاکە ئێمە لەگەڵ ئەمە نین ئەمە بەرنامەی ئێمە نییە بەرنامەی ئێمە ئەوەیە کەرتی تایبەت دەبێ و کەرتی کابراایك حەزەکات مەسەلە بۆ نمونە کوڕەکەی بە فەڕەنسی بخوێنێ با قوتابخانێکی فەڕەنسی لێبێ زانکۆیەکی فەڕەنسی لێبێ ئەمە با هەبێ کەسێکەیە بچێ بە فەڕەنسی بخوێنێ کەسێکەیە تەنانەت ئێستا لە هەرێمی کوردستانە بۆ نینەوانە بەڵێ جا بۆی کەشتەکان بەهین نەبێت من لەگەڵ ئەمان ئێمە کەرتی تەندروستیمان وێران کراوە من بۆم باس کردی کە تەنانەت لێپرسینەوە نیە بەس کاتێک کاکە کەرتی تەندروستی ئەگەر تۆ لێپرسینەوە بێ یاسا سایوەردە و حکوومەت قۆرخی یاسانەکە و دەست نەخەن ناو خەڵکە حیزبەکان قۆرکی بازار نەکەن ئەمە لە حاڵەتێکا کەسێک کە دەرمانێکی ئەکسپایرێنە لە چای نۆزدەکە سیا چای نۆزدەکە کوێرەکە
ئەما بێ یاسا سەروەر بێ بێ سزار ئەم کەسە بە چەندی ساڵ لە زیندان ناهێنیکە ئێمە خۆ پشتیوانیمان لەوە نەکردووە کاک شەماڵجان مۆزوعەکە بەڵام من پشتیوانی لەواکەم زانکۆی بیانی هەبێ با زانکۆی فەرەنسی بێ با زانکۆی عەرەبیە بێ لە هەرێمی کوردستان هەسەیەکێ لە گەنجێک نییە عەرەبی بزانێت لە وڵاتێک کە زمانێکی زۆر زەرورە بۆ دنیا من ئەمە موتۆ ئەجینا ئێمەوە کە بە تەواتی کەرتی تەندروستی کەرتینکە ئێمە بۆ هەموو توێژەکانی کۆمەلگا هەموو شتەکان ئەڤەیلەبڵ بێت هەموو شتەکان بەردەست بێت ئامادە بێت ئەمەیە ئێمە کە باسی ئەوەکەین باسی ئەومان نەکردو کە ئەمەی کە تۆ ئەمە سیستەمێکی ستەمکار ئەمە جێبەجێیەکە یەکەرتی تەندروستی وێرانەکە خەستەخانەکان داخا بۆی بازرگانەکانی کە سەر بە حیز بن دەرمانەکانیان بفرۆشی ئەمە لەگەڵ ئێمانی ئێمە دژی ئەوین بە تەواوەتی فەلسەفەکەی پشتی ئەم جۆرە کارانە یەکەم جار لە کوردستان نییە کە کراوە کاگەنوەر ئەم جۆرە کارانە کاری نیۆلیبرالیزمە لەسەر تاسەری دنیای لە هەموو شوێنێکی بینی نیۆلیبرالیزم هەمان شتەکە یعنی ئەمەی کە تۆ ئێستا ئەیبینی لە کوردستانە ڕوئەدات و ئەوەنە دەیان جار لە شوێنەکانی ترابی ئەمە بینیومانە ئەمە ئەسڵەن ژیان و تاریخی حیاتی یەک جیلی 30 ساڵ 40 ساڵی ڕابردوو لە وڵاتانی ئەوروپا و بەشێکی زۆری ئەفریقیا و بەشێکی ئاسیا و ئەمانە ئەمە بووە ئەمەیەکە ئێمە لە کوردستانە ئێستا ئەیبینین دەرگیر بۆ لەگەڵ ئەمەیە کە تۆ لە بەرامبەر ئەوەیە کە تەواوی ئەو شتانەی کە مڵکی تۆیە خەریکە لەبەی نەچێ بەڵام دیارە من لە ڕوانگەیەکی تریشەوە پێم وایە ئەم شێوازە دیرداکۆچیکردنە لە بازاڕی ئازاد وە لە مەڵکایەتی ئەوانە لە خودی خۆیە یعنی پێشێلکردنێکی تری مافەکانی خەڵکە کاگەنوەر هەموو ئەو شتێکە لە ژێر زەویە هەیە مڵکی گشتیە هەموو ئەوەی لەسەر زەویە هەیە و سەروەت و سامانە مڵکی گشتیە زەوی و زار مڵکی گشتیە ڕووبارەکان و ئاوی پاک مڵکی گشتیە فەزای کارۆمۆغناتیسی ئەوەی کە ئاسیاسیل بەکارهێنێ بەبێ ئەوەی کەوا یەک دانە سکات بدا بەهین یا ئەیدات سکاتەدا و هین ئەیدا وەکو بزنسێکی زۆر بچکۆلە ئەیداوانە کابێت ئەسڵەن ئاسیاسی لەبێت لە 150 داهاتەکەیدا بە حکومەتی هەرێ بەبێ هیچ ئەملاو لەلایەک تەمە ئاسیاسیان مەبەستمان یەکێتیە تر ئەو فەقیرە نییە کە بەنایەوە کراوە مەبەستمان یەکێتیە ئاسیاسی لەبێت لە 150 داهاتەکەیدا بە حکومە لەبەرەوەی فەزای کارۆمۆغناتیسی ئێمە بەکارێنێ ئەم فەزا کارۆمۆغناسی هەمومانە هی منە هی تۆیە باشە هەموو ئەمە ئەم دیفاکردنە لە ئەم شتە نەمێنێ ئەگەر وابێت تۆ بەڕاستی زۆر ڕژبی تۆ پێ وایە هیچ شتێک نەکرێت دنیا پێش بۆ نەکرێت کاکە شەماڵجان پێویستە باش بدەن ئازیزم هاو کاکەکەین نەزانی چی کاکە شەماڵ تۆ خۆ لە ئەوروپای بەڵام بێژمارەی باج لە ئەوروپا دەگاتە نزیکی 100 جۆرە باج وانە کە لە پولەکەی ماڵەوە بەکارێنی VAT لەسەرەی وایەوانی ئاوەکە دەر باجی لەسەرەی ئەڕۆی کاچی لە سوپەرمارکتێک ئاشتەکری هەر باجی لەسەرەی ئینشورانسەکە دەیە مۆرگیجی خانۆکە دێ ئینشورانسی خانۆکە دێ ئەمە هەمووی نزیکی 100 جۆر باجەیە وایەوانە ئێمە باسی ئەوەکەین دەبێت با جێبەجێ کرێ بەڵام لێرەدا ئەمانە قۆرخیان کردو باجیان جێبەجێ نەکردووە کاتێک کە تۆ باجەکان جێبەجێ ئەەکەی بە تەواوەتی هاوڕێ ئەزیزم کەس نابێت لە کۆمەلگایە ئەوی بتوانێت مافەکانی خۆی وەنەگرێت کاتێک کە کەسێک کەم ئەندامە بێ پێویستە خزمەتێکی زۆر بکرێت ئێمە داوای ئەوەکەین داتەرۆریە بێ بۆ کەمەندام موچەی هەبێ کەسێکە بێ کاری بۆ بکە ئەمەیە بەرنامە ئێمە بەڵام کاتێک کە باجەکان نادرێ ئەمە خەتای ئێمە نییە مانە دروستە بەڵێ عفو بڵێ خەتای دەسەڵاتە یعنی خەتاکە لەو من پێم وا بێ هەموو شتێک باجی لەسەر بێ بەڵام ئەم پارەیە چۆن سەر بکرێتەوانێ کێشەکە لەوایە چکە کاتێک کە تۆ باج لەسەر هەموو شتێکی بۆ نمونە سارەکە لەسەر 110 ڕۆی پێویستە باج بێ کاکە بۆچی سەریع ئەڕۆی ئەدە کامێرایەک بەرامبەرێ بێت بۆی دوو کەس نەکوژی بەڵام ئەم باجە چۆن سەر بکرێتەوە ئایا لە ڕێگا سەر بکرێتەوە لە ژینگا سەر بکرێتەوە چۆن دابەجێتەوە بەس دانیشتوانی وڵاتەکە دانیشتوانی هەرێمەکەدا ئەمەیە مەوزوعەکە لە سویدا تۆ خۆت لە سویدی زۆرترین باج وەرەگیرێ تەنانەت ئینکەم تاکس 56 و تقریبا شتێک ڕاوەنێ 56 پوین وردەیەک بەڵام ئەو کە لە $5,000 معاش زیاتر بێ بڵێ لەبێ کەواتە ئەو خەڵکە چۆن نەژین ئەبێ ئەمە سیستەمەکان سیستەمێکە بێ ئەمە جێبەجێ بکە ئێستا کە سیستەمەکە نیە خەتای بزوتنەوەی گۆڕانیە خەتای ئەوەیە کە دەسەڵاتێکی قۆرخکار هاتۆ بە سیستەمی مڵکانە کە بە تەریقەی شۆڕژگەری بە شەرعەتی شۆڕژگەری هاتووە خۆی سەپاندووە ئەمە جیاوازە تۆ ئەبێ ئیتر یا خۆتی لەگەڵا بگونجە نیە ئەوە تا بێ شۆڕشەکەی بیڕوخێنی کاتێک کە شۆڕشەکە ڕوخێنی کوردستان هەمووی وەرانە بێ یا ئەوە تا ئیتر ئەبێ بڕۆ لەگەڵ یا ئەمانە بێنیتە سەر ڕێگەی ڕاست ئەم ڕێگایانە هەڵەن کاکە ئەمە مەکەن چونکە هەرێمی کوردستان بەرەو
تونێلێکی زۆر تاریگەڕوە وەکو باسم کرد چۆن ڕۆژانەکە ناوچەکانی بچووکە بێتەوە ژمارەی دانیشتوانی بچووکە بێتوانێ هێزی کاری لە دەست ئەڕوا کەتی پەروەردە وەرانە کەتی تەندروستی وەرانە ئەما لە بۆ چەند ساڵێکی کەیترم هەرێمە لەوانێ لە کاتی گۆڕانکاری هێزە گەورەکانە لەوانێم هەرێمە وجودی نەمێنێت تۆ ڕێگەیان بۆ دانیوەکو تۆ بەرپرسیانی ئەوانم بەرپرسیارە. بەرحاڵ دەستت خۆش بێ کاگەنوەر من پێم وایە بە باسەکانمان وردۆردە بەرەو کۆتایی ئەچێ من دواسەرنجم ئەوەیە بە بڕای من ڕێگا چارە بۆ ئەم ئابووری و بۆ مۆزئەتی کوردستان من وای بۆچم کە نیولیبرالیزم نییە ئەوە نەیتر بازار ئازادکردن نییە ئەو چارەسەرانەی کە یەکەن قسە لەسەر باشدانان و ئەوانە ئەەکەین لە ڕوانگەی بازاری ئازادەوە باجە بێ هەتا بێتە خوارەوە کەمتر بێتەوە بۆ کۆمپانیاکان و ئەوانە ئەمە فەلسەفەی بازاری ئازادە من بە پێچەوانەکەەوە ئەیبینم لەبەر ئەوەی کە کەرتی تایبەت فەزای گشتی ئێمە بەکارێنێ کۆمۆن بەکارێنێ کۆمەڵێک شت هەیە لەم دنیاە کە هی هەمومانە زمان ئەو زمانی من و تۆ قسەی پێکەین کاگەنوەر دەستگایەکی ئەلامی بەکارهێنێ بۆی کەوا ڕێکلامەکانی خۆی پێ بکارێ ئەو دەستگای ئەلامیە باجی ئەوە بە من و تۆ بدا چونکە ئەو زمانە باب و باپیر و ئەژداد و ئابایی ئێمە پێکەوە دروستی کردووە شتێکە کە من و تۆ بەیەکەوە ئەبەستی ئەوە کۆمۆنە ئەوە مڵشی هەمومانە ناکرێت جەماعەتێک بۆ خوانین کە سرودێکدانێ یاخود گۆرانێکدانێ کۆپیڕایتی لەسەردانی ئەوانە من و تۆ کۆپیڕایتەکەمان لەسەر زمان کامەیە بۆ نیمانە باشە ئاوهەوا ئەوەی ئەو ئاوهەوایی هەمانە ئەو ژینگەی کە هەمانە کۆمۆنە هی هەمومانە بەگشتی ناتوانێت کۆمپانێک بە ئارەزوی خۆی ژاری تیا بڵاو کاتەوە ئێمە پێ نەخۆشخات و قازانجی تیا کۆکاتەوە فەزای کار و موگناتیسی ئەوەی کە هینی پیادێ خەتی تەلەفۆنی پیادێت و مۆبایلی پیادێ هی هەمومانە و هەر کۆمپانیای سوودی لەوە وەرگرتۆ قازانجی لێکا بێ باجمان پێدا لە بەرامبەر ئەوەیە ئاوێکە بەکارە هێنرێ بۆ کۆمپانیەکان بێ باجی پێ بدرێت زەویەکە کراوە بە مڵکی هەر کۆمپانیایەک لە کوردستانە بێ باجی لە بەرامبەرا بدرێت ئەمە لە منهەجێتێکی دەرەوەی نیۆلیبرالیزمەوە دێت لەلایەکی ترەوە ئەو هێزەی کە ئەتوانێ ئەم دەسەڵاتەوە ئەم گۆڕانکاریە دروستکە لە کۆمەلگای ئەو هێزەیە کە پەراوێز خراوە یا پەراوێز خراوە ئەو ژنەیە لە ماڵەوە کە بێکار کراوە و هەموو ڕۆژێک ناچارە بێ خواردن بۆ 5 مناڵ دروستکە بەبێەوەی کەس لی بپرسێ ئایا تۆ ژیانت چیە گوزەرانت چییە کێشەکانی ئینت چێت دایمە دەبێت لەگەڵ مێردەکە شەڕی بێ دایمە بێت داوا بکە شەڕ بکە بۆی کە کراسێکی تازەی بۆ ببوورەوە کەبانی ماڵ ئەمە لە بەرنامەی ئێمە ئەبێ هەموو هاوڵاتێکی ئەم کوردستانە بەشدار بێ لە سامانی سەرزەوی و ژێرزەویە باسێکی ترە من تێگەم لە ئەوە ئێمە بەرنامەی کەبانی ماڵ ئەمە لە بژوتەوەی گۆڕانە پێشێکە لە خاڵەکانمان کەسبێنێکە چونی دەسەڵات بەڵام کاتێکە تۆ دەسەڵات وەرناگریت ئیتر خەڵک گاڵتۆ شتەیەکا دەڵێ ئەمە بەرنامەی کەبانی ماڵیان یعنی کێشەکە لەوە کۆمەلگاکە وای لێ هاتووە من پێم وابێ ئەمەی کە جەنابەت ئێڵێ من لەگەڵ ئەویان بە تەواوی بازار ئازاد و بازرگانی ئاساد بێت چکە مێژووی سەرماندوێتی و مێژووی 70 ساڵەی چەپەکانی سەرماندویانە کە چۆن ئازادی و چۆن ئازادی مافی مرۆ پێشێکراوە لە رووسیا و لە بلۆکی رووسیا ئەوە بابەتی چکەی من و توێ حەزەکەم جارشکە هەڵڵای بکەیتوانێ و من کێشەکانی پێڵێم و بۆچی سۆڤێت ڕووخاوە بۆچی ئەم بلۆکە هەڵۆشاوەتوانێ ئەمە پێم فەلسەفەیە تەواو بەسەر چووە فەلسەفەیەگەیە ئەمڕۆکە فەلسەفەی گلۆباڵایزیشن و نیولیبراڵە ئەمەیە کە هەڵاوسان نایڵێ لە دنیا ئەمەیە کە کەتی تایبەت تەکنۆلۆژیا بەهێزەکە هەموو سوودمەند دەبینی ئەمەیەکە وێرانی کردوین ئەم فەلسەفە تازەی وێرانی کردوین حقیقەتەکان و ژیانی ڕۆژانەی ئێمە ئەزانی چۆن کاکی خۆم سەرۆکی دەستگای داڤوس باشە دەستگای داڤوس 51 ساڵ 52 ساڵە دەستگایەکی لێکۆڵینەوەی ئابووریە سەرۆکی ئەم دەستگایە لە ئاخر کتێبی خۆیان کە ئەڵێ The Great Reset باشە باسەکە لەم سیستەمەی تر ئیش ناکەبێ هەڵی وەشێنینەوە تۆ ئێستا داهاتی داکۆچی لەو سیستەمە ئەەکەی کە سەرۆکی یانەی داڤوس ئەڵێ بەعمل لە ماوە ئەبێ هەڵی وەشێنینەوە ئاخر لە تاریخی ڕابردووە پۆلانی مارکسیست نەبوو باشە کەسێک بوو دیفاعی لە بازاڕە کرد دیفاعی لە سەرمایه‌داریە کردووانە بەڵام 100 ساڵ لەمەوبەر لە کتێبی The Great Transition ئەڵێت ئەگەر سەرمایه‌داری لەسەر دوو سەرچاوە کارەکە سەرچاوەی سروشتی و سەرچاوەی مرۆیی باشە و هیچ لەمپەرێک لە بەردەمی خۆیان نبینێتەوە بۆی کاوە قازانج کۆکاتەوە ئەگە سەرمایه‌داری جڵە و نەکرێ وێرانمان ئەکا کاک ئەنوەر ئێمە لە سەردەمێکە ئەژین بی ئەمان وێرانە ئەخلاقمان وێرانە
ئایندەمان وێرانە بەدەست سەرمایه‌داریەوە بەڕێز داکوشی لە بازاری ئازاد دەکەین ئەمانە بە پێچوانەی حەقیقە دەبینم بە ببوورەکە وا ئەڵێم بەڵام ئەمە ڕێی منە من پێم وابێ بیگ ریسێت وەکو باست کرد ئیسکەمین ئەوەیە بەتاکیدم ئەوە دڵنیام لەوە ئەوە علاقەی بە سیستەمی گۆڵد و ئازاکردنی دۆلارێ ئەمە ئەکرێ بەڵام ئەمایی کە من باسی ئەەکەم لە کوردستانە من باوەڕم بەوەیە کە ئەبێ بازار ئازاد بێ و بازرگانی ئازاد بێ وەکو چۆن پێم وتی سینەکان ئەتوانن بە ئارەزی خوان خوا بجێنن لەگەڵ وەسعەکە ئێمە ژەتوانین لە ڕێگەی یاساوە ئەتوانین ئەمە ڕێک بخەین ڕاستە خەڵکەکان چاوچنۆکن ڕاستە خەڵکەکان بەرژۆن خوازن ڕاستە خەڵکەکان تێر ناخۆن بەڵام ئەبێ بازار ئازاد بێ و بازرگانی ئازاد بێ بۆ ئەوەی گەشەی ئابووری ببێت ئەتر بەبێ ئەمە ناتوانێت گەشەی ئابووری بێ چکە ئێمە تەجروبەیەکی پاشیمانەیە حتا 80 ساڵەکە لە ماوەی 24 سەعاتە هەمووی توایەوانێ هەموو بلۆکەکانی سۆڤێت توایەوە بۆیە تۆ نابێت بچیتەوە سەر ئەمەڵەیە یعنی ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان تەنها ئەمەیە وەکو لە بیدایەتی بەرنامەکە کە بۆ باسکردی وتم کاتێ ئادەم سمس کە ئەڵێ لە ماوەی ئەم 200 ساڵی ڕابردووە wealth of the nation یعنی سامانی نەتەوەکان 100,000 ئەوەنە زیادی کردووە ڕاستە خەڵک کوژراوە ڕاستە بەس کەس لەگەڵ ئەمەیان نییە من بۆ باسکردی وتم خەڵکە شەڕانگێزخوازەکانن خەڵکە ئاینەکانن خەڵکە توندڕەوەکانن لە ڕێگەزا لە نەتەوەی ئەمانە کێشەکانیان دروست کردووە ئادەم سمز ئەڵێ پێویستە بەریتانیا بێتە دەرەوە لە کۆڵۆنەکان چونکە بۆچی پاراچێ دەوێ سەرفەکە ئەو پارەی بێ لە نێشنەکەی خۆیان سەرفیکە کاتێک خەڵکێک گێر بۆ ئەچێ وڵاتێک داگیرەکان علاقەی بە فەلسەفەی بازاری ئازاد و بازرگانی ئازاد نییە وانە بۆیە سەرمایه‌داری نەئەژیا وانە وا سەرمایه‌داری دروست نەبوو کاگەنوەر کاکە شەماڵجان ئێستا بەڕێی تۆ بەڕێی جەناب مۆزوعەکان زۆر درێژەخانێ ئێستا تۆ پێی وایە ئەمریکیەکان نزیکی 1 تریلیۆن دۆلاریان لێرە سەرف کردووە لە وڵاتەیە بەڕێی تۆ قازانجیان کردو یا زەرەریان کردو هەر زۆر قازانج کرد با پێ بڵێم ئەو تریلیۆن دۆلارە چۆنیە ئەوە بانقی فیدرالیە تەبعیەکە ئەینێرێ بۆ عێراق لە چیا سەرفیەکە لە چیا سەرفی کرد عێراق لە بیناکردنەوەی عێراقا چێ عێراقی بنا کردەوە چی ها دروستی کردەوە کۆمپانیا ئەمریکیەکان یعنی ئەمریکا باشە ئەو سیستەمە باڵادەستە زۆر مهمەی کە تۆ ئێڵیتەوەوانە بۆ جەردەییکردن بۆ ئەوەی پارەی بانقی فیدرالی طبع بکرێ و بدرێتەوە بە کۆمپانیاکان ئەبێ بێ عێراق داگیر بکە پارەکە بنهێرێ بۆ عێراق لە عێراق بێداتەوە بە کۆمپانیەکانی خۆی کاگەنوەر ئەو نمونە جوانەی کە تۆ لەسەر سەرمایه‌داری باسەکەی بە بڕوای من پێچەوانەکەی ڕاستە ئەوەی کە ناواخنی ئەم سیستەمە ببینێ ئەڵێ ئەزانەیە کە ئەم سیستەمە یەک لەحزەش بەبێت تاڵانکردن ناژی نەک ئەوەی کە لە ڕابردووە ئادەم سمیس چی وتۆ چی نەوتووە ئەوانەی کە لەسەر حقیقەت نییە من دیفاع لەو فەلسەفەیەکە من پێم وتی کاک شەماڵجان پێویست ناکە من بێم باسی کەسەکان کەم کەسێکی شەڕانگێز و شەڕانخواز و نەتەوە پەرست و ئاین پەرست و چی ئەمە کێشەی من نییە جۆرج بوش ئەمە کێشەی من نییە من باسی فەلسەفەکە ئاکەم تۆ نمونونەکان خەریکی تێکەڵاوێکی مامۆستا شەماڵجان من هاتووم تەنها لە کڕۆکی فەلسەفەکە ئەڕوانم مەسەلە بەبۆنەی چەکی چیناییەوە جۆرج بوش حەکی خۆی هەیە شتێکی خۆی کۆمپانیاکی خۆی ئەچێ ئەوە بکە ئەمە ئادەم سمز ڕێگەی ئەوەی پێ نەداوە کاچی ئەزیزم ڕێگەی ئەوەی پێ نەداوە کە بڕا وڵاتی داگیر بکە بێرانی کاتو لە پێناوەی کۆمپانیای ئۆیڵەکەی خۆی دیک چەینی بێ لە ئیشکە ئەمە کێشەی من نییە من کێشەکەم ئازاد و بازرگانی ئازادە چکە نابێت جاکرێتەوە کڕۆکی فەلسەفەکە جیاوازە لەگەڵ کڕۆکی شەخسەکانە هات چۆن نمونونەکەی بزوتنەوەی گۆڕانم بۆی نایتەوە خەڵکەکان ناو گۆڕانەوە دوایی کە پۆسی دەست ناکرێت ئەڕواجیا بێت ئەمە خەتای بزوتنەوەکە نییە ئەمە خەتا ئەو خەڵکە بەرژەوەندی خوازانەیە کە بەبەستێکی تایبەتی خۆیان هاتوونەتە ناو بزوتنەوە کاتێکە بەبەستەکان نایەتێتی ئەمانچەکان نایەتێتی یەن ئەزان خەلەل لە فەلسەفەکەیە هەوڕێ ئەزیزم وەکو بەم باسکردی لە سەردەمی 200 ساڵی ڕابردووە ئەم پێشکەوتنە گەورەی کە جیهانی بازاری ئازاد و بازرگانی ئازاد هێنایەتێت بەرهەمی کە ئینسان گەشتۆتە گەورەترین ترۆپچی سامان ئەمە چییە؟ ئەمە بەرهەمی چەپ نییە کە 80 ساڵ دوای 80 ساڵ حەشرێنەوە لە ماوەی کەمپێک لە ماوەی 24 ساعاتە ئەڕوخێ حەزەکەم ئەو بەرنامەیە بۆ من و تۆ هۆکارەکانی ئەوە لە بەرنامەیەشکەی لای باچکە من ئێستا کۆبوونەوەکەمان دەست پێکا پێشەخمان بەرحاڵ منیش زۆر سپاس دەکەم بۆ ئەم کاتە من پێم خۆش نییە هیچ شتێک زیاتر لەوە بڵێم کە تا ئێستا وتومە پاژەوەی بەڕێزت بەجێڵم دیارم بەرنامەی من مۆنتاژێکەکەم بەڵام قەولت پێدەم لێرە کۆتایی پێدێنم
پرسیار زۆر ماوە قسە زۆر ماوە وەختی بەڕێزت ڕێگە نادا من خۆشحاڵ بووم زۆر سپاس دەکەم بووە ئەم بەشداریت بۆی کە ئەمڕۆ میوانم بووی ومێدەوارم لە فرسەتی ترا بتوانین لەسەر باس و بابەتەکانی تر گفتگوی زیاتر ڕۆژێکی خۆشتان هەبێ سەرکەوتوو بن. بەڵێ ئازیزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان ومێدەوارم بە پێی توانای خۆتان کۆمەکی کەناڵی هیوا بکەن و سادەترین کۆمەکیش سەبسکرایبکردنی ئەم کەناڵە و ئاشناکردنی دۆستان و هاوڕێیانتانە پێی لە هەشت جێگایەکەن. شەوێکی خۆش یان ڕۆژێکی خۆشتان هەبێ تاکو بەرنامەیەکی دی بە کامەرانی و شادیتان ئەسپێرم هەر بشین.